من پارێزەر ئەڤین جبرائیل لە دادگای بەرایی کۆیم سەبارەت بەو کێشە و گیر و گرفتانەی کە ڕوبەڕووی خێزانەکان دەبنە هۆکاری جیابوونەوەیان. لێرەدا زۆر هۆکار هەنا، بەڵام لە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان پێناسەیەکی داوینەتێک کە دەڵێت هەر کردەوەیەک یاخود قسەیەک کردارێک ببێتە هۆکاری ئازاردانی بەرامبەرەکەت ئەوە دەبێتە هۆی توندوتیژی. جا توندوتیژیەکە لە نێوان ئەندامانی خێزان بێت هەتاکو پلە چوار دەگرێتەوە. سەبارەت بۆ هۆکارانش کە دەبنە هۆکاری توندوتیژی زۆرن و جۆراوجۆرن و بەپێی کۆمەڵگاکان و بەپێی سەردەم دەگۆڕێن و لە گۆڕانکاریدان. بنمونە لە سەردەمی ئێستادا کە زۆر بەمان سوسیال میدیا بەکاردەهێنین، کاتێکە لە سوسیال میدیا بابەتێک دەوروژێنرێت دەبێت ئەنجام بدەن پێش ئەوەی لە مانای زەواج و هاوسەرگیری تێبگەن، زۆر جار ئەمە دەبێتە هۆکاری هەڵوەشانەوەی خێزانەکان، یاخود ئەوە تا هەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر جار دەبێتە هۆکاری جیابوونەوە بەهۆی خیانەتکردنەوە. هەتا نیوە شەو کاتێککە پیاوەکان لە باڕ و دیسکۆ و ئەو شووناندا دەنیشن خەڵکانێک دەناسن، کاتێک دێنەوە قسەیان لەگەڵ دەکەن و کاتیان لەگەڵ بەسەر دەبن هەموو ئەوان دەبێت هۆکاری جیابوونەوە. یاخود ئەوە تا کاتێککە یەکێک جیا دەبێتەوە زۆر بە شێوەیەکی بڵاو بەربڵاو لە سوسیال میدیا بڵاو دەبێتەوە کە جیابوونەوەکان زۆرن. ئەم زۆری جیابوونەوە لە سوسیال میدیاش هەموو کاتێک باس دەکرێت جیابوونەوە لەگەڵ ئەو وشەیەی مێشکیان پڕ دەبێت بە تایبەت هەرزەکاران و گەنجەکانمان. ئەمەش یەکێکە لە هۆکارەکان کەوا دەکات جیابوونەوە لەلایەن ئاسایی بێت. چەندین هۆکاری دیکەشمان هەیە لەوانە خراپی باری ئابووری کەسەکان کەوا بەبێ موچەی و ناتوان کرێ دابین بکەن یاخۆت ناتوان بژێویان دابین بکەن کە بەبێ موچەیە دامەزراندن نییە بێکاریە، وا دەکات زۆربەی گەنجەکان کۆچ بکەن بۆ دەرەوە جودا ببنەوە لە خێزانەکانیان یاخود خێزانەکانیان بنێرنەوە بۆ ماڵەکانیان. هۆکاری تریشە لەوانە بە شودانی منداڵ کە لە خوار تەمەنی یاساییەوەتی کەوا دەکات ئەقڵ و بیر و هۆشی پێ نەگەیشت و ئامادەنێ بۆ پرۆسەی زەواج، یاخود ئەوە تا ژن بە ژنێ کە لایەکیان جیا دەبنەوە کێشەیەکیان بۆ دروست دەبێ وا دەکات لایەکەی دیکەش جیا ببنەوە بکشێنەوە لە پرۆسەکە. ژنەکە دەخوێنێت یان کار دەکات لە دەرەوە مۆزەفەیە، هاوسەرەکەی یاخود خزمانی هاوسەرەکەی وا دەکەن دەست لە کارەکەی بەربدات و لە کارەکەی بکشێتەوە. کاتێک ئافرەتەکە ژنەکە بیر دەکاتەوە کە چەندین ساڵە کار دەکات و دەخوێنێت بۆ ئەوی بگاتە وەزیفەیەکی خۆی لەو دۆخە سەختەی کە هەرێمی کوردستان تێدایە، بەڵام ئەوان ناچار دەکەن لە کارەکەی بکشێتەوە وا دەکات کارەکەی هەڵبژێرێت و جیا ببێتەوە. دادگاکان زۆربەی کات لە پشتی ژنانن، دەیانەوێت ژنان مافەکانی خۆیان بە یاسایی وەرگرنەوە، بەڵام هەندێک حاڵەتمان هەیە وا دەکات کە ژنەکان تەنازول لە مافی خۆیان بکەن یاخود ژنەکان تەنازول لە بینینی منداڵەکانیان بکەن و لە نەدانی نەفەقەکەیان بکەن. زۆر جار لایەنی بەرامبەر کە لایەنی پیاوەکەیە تەداخلی کاروباری دادگا دەکەن لە ڕێگەی کەسە کۆمەڵایەتیەکانەوە یاخود کێشەکان لە ڕێگەی کۆمەڵایەتیەوە حەل دەکەن، زەبر و جەنگ بەکاردێن بەرامبەر ژنەکەی هەڕەشەی لێ دەکەن، تهدیدی دەکەن بۆ ئەوەی کە دەستبەرداری نەفەقەکەی بێت مافی بینینی منداڵەکەی نەبێت. ئەمە لەلایەکی دیکەش زۆر جار ژنەکە یعنی ئەوەندە ڕاپێتی دادگای دەکرێن بە مەرحەلە دەڕواوای لێ دەکەن بێزار بێ خۆی دەستبەرداری هەموو مافەکانی خۆی دەبێت. سەبارەت بۆ پرسیارەی کە کردت، زۆر جار پیاوەکە کێشە و تۆهمەت و خیانەت و تاوانی قێزەون دەداتە پاڵ ژنەکە. ئامانجی ئەوەیە کە ژنەکە دەست لە نەفەقە و مارەی و بژێوی و بینینی منداڵەکەی هەڵبگرێت. هەموو ئامانجی ئەوەیە کە ژنەکە پاشەکشێ بکات لەو داوایی و نەگاتە مافی خۆی و نەگاتە ئامانجی خۆی و نەگاتە ئەو مافانەی کە بە یاسا بۆی دیاری کراوە. گرفتێکی دیکەی جیابوونەوە ئەوەیە کە زۆر جار کێشەکان لە ڕێگەی دادگا و یەکلایی ناکرێنەوە، هاوڵاتیان پەنادە بەنەبەر سوڵحی عاشایری کە لێرەدا پیاوەکە زۆر بەڵێن و شت بە ژنەکەی دەدات، بەڵام بۆ جەلسەی ئەخیری کە دێنە مەحکەمە بۆی جودا ببنەوە پیاوەکە لە هەموو ئەو بەڵێنانە و ئەو قسانێک کە کردوێتی پەشیمان دەبێتەوە یاخود ئەوتە کە سوکارەکەی پەشیمانی دەکەنەوە تەداخل دەکەن. ئەمە دیسان گرفتێکی دیکەیە و ژنەکە ناتوانێت بگاتە ئەو ماف و ئازادیەی کە بە یاسا بۆی دیاری کراوە. لێرەوە داوا لە هەموو ژنان و پیاوەندەکەی کاتێکە کێشەیەکیان بۆ دروست دەبێت
چارەسەرەکە هەروەکو دەبینین جیابوونەوەی کە گەیشتە حاڵەتێک لێک تێنەگەیشتن و نەگەیشتنە ئەنجام دەتوانن جیا ببنەوە هەم بە یاسا ڕێگەی پێدراوە هەم قورئانی پیرۆزیش کە زۆربمان مسلمانین و کاری پێدەکەن ڕێگەی پێدراوە و شتێکی ئاسایی وەکو چارەسەر دیاریکراوە دەتوانن جیا ببنەوە لە ئێستاشدا کۆمەلگایەکە تا ڕادەیەک با بڵێن پێشکەوتووە لە ڕێگەی ڕێکخرا و سایتەکانی ژنانەوە کە کار دەکەن لەسەر ژنان و بۆ بەرەو پێشبردننی ژنان و هەروەها بۆ ناساندنی یاسایەکان بە ژنان ئەمانە هەموو وای کردووە سیرکردنی کۆمەلگاش بۆ ژنەکان جیاواز بێت وەکو جاران سیر ناکرێت بۆ نمونەکە ژنێک جیا بێتەوە توهمەتی گەورەی بۆ هەڵبەسترێت بەڵکو تا ڕادەیەک باشتر بووە بەڵام لێرە و لەوێ حاڵەت هەیە زۆر جاران پیاوەکە هەرچەندە تاوانی هەبێ هەرچەندە کێشە و گیر و گرفت و ناحەقی بەرامبەر ئافرەتەکە کردبێ ژنەکە کردبێت گوێ نادەنە ئەو شتانە پیاوەکە هیچ لۆمە ناکرێت هیچ کەیسێکی بۆ دروست ناکرێت هیچ تۆمەتێکی نادرێتە پاڵ تەنها سەرکۆنەی ژنەکە دەکرێت هیوادارم ئەو حاڵەتانەش نەبینێت